لإنجيل شو القرآن باسي كلمة باسي خوين وقت لغتين محكومين بخوينو جا بخوينوية مساواكي نزمة يعبرزا قد بشان بيوزي خوينو يما في باز بتشيشي خوينو نك خويني سادة أخويني خوينا خوينتو بزور بيكين بخوينو يام بزور نكي بخوينو ئاستێکسەکە ئێمە نزم نەبوو بۆ تەڵەبە بێت یان بۆ پەروەردە و یان بۆ ئاستەکە باش و خراپ نەبوو بەرز بوو بۆ ئێوەش یعنی بچین بۆ باشە کەوابوو لە جامعەش ئێمە هەر هەمان قسا بکەینەوە ئێرەش هەمان جامعەیە خۆمان وەکو محاضەرەیەک وایە جامعە فەرقی هەیە بە لێرانی مەکتەبەیە خەڵک دانیشتووە مەستاوای باشی هەیە خەڵک خوێنێتەوە هەمان قسەی بەس چۆن تەحویل یەکەین بۆ ئەوێ ئەمە دەبێت داواکاری لەسەر من نەمبووتەوە تەڵەب لەسەر نووسینەیە یعنی وەکو بەندپێش خەڵک داوای شیعر بکات یان داوای مەسەلەن فڵان ژانری ئەدەبی بکات تەڵەب قسەکەی من لەو بارەیە نەبوو قسەکەی وابزان بە خەڵک لەگەشتنێک وەربوو خاڵن کە تێبینە مەسەلە بوو من وا قسەم کرد کە شێوەی داواکردنی خەڵکی ئێمە ئاراستەکراوێکی خراپە ئەمە ئەڵێن پشت بە داتا ئاراستن ساڵانە من دەست و پەنجە لەگەڵ پێشانگای نێودەوڵەتی هەولێر پێشانگای سنە پێشانگای تاران پێشانگای مەدبولی مصر پێشانگای لوبنان زۆرترین پێشانی ئەبینم هەمیشە ئەو پرسیارە ڕووبەڕوویەکەتەوە لە ژنی بەڵام ئەم میلەتەی ئێوە فکر ناخوێنێتەوە ئەرێ ئەم هەموو شیعرەتان بۆچی دێوە تەواون ئێوە هیچی بۆ کتێبی فکری ناخوێندن سەبەبەکەی چی ئێوە بۆ نادەنە بیرکەنەوە قسەکەی من لەسەرەوە بوو تەڵەبی خەڵک باری ئەوەی هەیە بیرکاتەوە بەس نووسەری ئێمە تاڕادێکی باش کە من بۆ خۆم خوێنەرم ئەو پرسیارەی لە مێشکی خوێنەری ئێمە دروست نەکرێت کە بیرکاتەوە لە باڵەوە بەتەنها بیرکاتەوە ئەم ڕۆمانی بۆ نووسیوە کە ئەگەر بیری کردەوە بەزار بێ بە نووسەرێک یان بێ بە قسەکەری یان بێ بە کەسێک لە کارکتەرە چالاکەری بۆی مناقەشەکردن نازانم شتێکی من عموما قسەکەی لەسەر ئەو یعنی تەڵەبەکە ئەوەندە بێت کە خەڵک داوای ئەو ئاستاکە مەسەلەن پارەت خۆشەوێت چۆن دۆڵەمەدە بینن لەمە نەوتووە خەڵک بەشی زۆری داواکە بەڵام بەشی زۆرشی تا ئێستا ڕۆمانی ئۆرهان پامۆکە خوێنێتەوە بە ڕۆمانێکی باشە زانێت ئەلیف شەفەق خوێنێتەوە بە ڕۆمانێکی باڵایە زانێت بەڵام ڕاستیە ورد نییە لەوەی کە بۆچی هیچ کام لەو ڕۆمان نووسانە کوردیان وەکو پاڕلەوانێکی دیار لە ڕۆمانەکەیان تەوزیف نەکردووە من ئەم خوێنەرم من باس لەو خوێنەراکەم خوێنەری ئێمە ئەوەی کە توێژینەوە نووسێ ئەوەی کە خریکی قیراعەیە بۆ دەکە ئەم ئیشکالیتە بزر باسەکەم من باسی ئەو کێشەیە کە لە ئەو خوێنەرە کە نازانێت دەکەیت بخوێنێتەوە ڕەخنێن لێ بگرێت ئەلیف شەفەق تۆی چێ دوو مێژوو بێکەوگرێدەی من نەکەری دەروەی مێژوو ئۆرهان پامۆک تۆ خاوەنی نەوەڕی ڕۆژێکی ئینسانی وانەیە باسی من کەوتو سوارچاکێکی پاڵوانەکەی تۆ کوردێک بێت بازێک پاڵوانەکە لەوان ئەوش ژنکوژە بۆ بێئەدەبە سەیریکە ئەمە غیابی خوێنەری ئێمەیە من باسی ئەو خوێنەرە باسی ئەو نەکرد خەڵک وەکو تەماتۆبانە زۆر بکەمەوە وەکو تەماتۆبانە و بەردەوام کتێب بکڕێت سەختێکە من باسی خوێنەرێکم کە کێشەی هەیە لە بیرکردنەوە
من لەسەر مامۆستا عادل کە باسی ئەوە کرد کە سەکیت نازانم چۆن حەزەکەی من لەسەر ئەوەیە یعنی من باسی فاکتورکردنی خودم کرد واتە لێرانەیە باسی ئەوم کردووە کە چۆنچۆنی ئەم فیگەرە تۆزێک بە ئاڵێزی باسم کردووە شتمەنە تەفاسیلەوە کوزانابێت لەبەرێ ڕاستە چونکە تۆ دەدەقەت هەیە لە دەدەقیقەیە ناتوانین بچیتە ناو تەفاسیلەوە هەر فیکرەکان تەرحەکەی بەڵام ئەکرێ ئەم دەقە لە داهاتوو چونکە دەقیقە نووسراوە و بە هەموو وردەکاریەکانەوە لە گۆڤارێکە ببینرێتەوە و بە وردی بخوێندرێتەوە کەواتە لێرە ئەمە ئینسان توانێت لەسەری ڕابوەستێ بەڵام کە ناچینە ناو تەفاسیلەوە لەبەرەو حاڵەتەیە من دێمە سەر خاڵی ئەوەی کە باسی ئەوم کرد ئێمە هەمە جۆری خوێندن و نووسین باس کرد واتە لێرانەیە تۆ محکوم نی بەوەی کە یەک جۆر بنووسی و یەک جۆر خوێندنەریش هەبێت تۆ بەرهەمە هێنی و دوایی ئەیخیتە ناو بازاڕ وڵاتی ئیتر خوێنەرەکەت کێنێت تۆ نازانی کێیە یعنی خوێنەرێت یعنی بەسەراحەت هێنن شانازیش بە خوێنەرەکانی خۆمەکەم کە دەیان نامەم بۆ ئەنێرن و دەرگاکەشم کردوتەوە لە واتساپ کردومەتەوە لە تیلیگرام کردومەتەوە لە سەر ئیمێلەکەم کردومەتەوە کە قسەم لەگەڵەکەن مناقەشەم لەگەڵەکەن باسی دەقەکانم لەگەڵا ئەکەن زۆر خۆشحاڵم بەوە کەواتە من خوێنەرم هەیە یعنی با 20 کەسیش بێت بەس من خوێنەرم هەیە بەڵام لێرە دێمە سەر ئەو قسەی کە کاکسمکۆ وتی یعنی پاڵپشتی قسەکەی کاکسمکۆ کە باسی لەو جۆرە خوێندنەوەی کرد کە بۆ نمونە خوێنەری ڕۆمانی وەرگێڕاوبانەوەی کەسیش نەبێت لە نووسەرەوەدا خۆمان لەناو خۆمان وەکو کورد یعنی ئێستاکە چەند کەس لەناو ئەم قاعەیە بۆ نمونە بڵێن کتێبەکانی یان ڕۆمانەکانی منی خوێنێتەوە بەڵام سێنێکی کە دەقێک لەبەر وەرگێڕراوە لە مێشتی خۆیان یەکسەر ئەو کۆنێکشنە دروستەکە ئەو حاڵەتە پەیوەندیە دروستەکە لەوەی کە مادەم وەرگێڕراوە کەواتە کتێبێکی باشە کەواتە کتێبێکی وایە کەواتە کتێبێکی وایە بەڵام ئەمە ڕێک ئەگەڕێتەوە بۆ سەر بەڕاستی ئەو فیگەری تۆزە لەمە پێش باسم کرد فیگەری داندی دروستکردن لە خوێندنەوە لە نووسەرە لەناو نووسەرە لەناو نووسەری ئەوەی کەوان خەڵاتی ڕۆمانی یاخود خەڵاتی نوبل وەرەگرێت ئەمانە ئەبنەوە بە جۆرێک لە داندی و دەقەکانیان کە خوێنەر دێت نمایشی ئەکا خۆی بەدەقی ئۆرهان پاوەکەوە نمایشەکە خۆی بەدەقی فڵان کەسەوە نمایشەکە بەڵام نایەت مەسەڵەن خۆی بەدەقێکی نووسەرێکی کوردەوە نمایش بکە بۆ نمونەوە ببێتەوە بە داندی لەناو فکری کوردیە کەواتە ئێمە کە باس لە فکرەکەین و بڵێن ئەگەر فکر نییە و یاخود ئەگەر ڕخنەیان لێمان گرتبێت لە دەرەوە جەخۆ سێ بە شەعرە کۆنی شاعر هەموو ئەدەبی معلقات شعرە خۆ ئەدەبی کۆن هەمووی شعرە ئەدەب هەمووی خۆی بە شعر دەستی پێ کردووە بە بەخشان دەستی پێ کردووە ئەمە ڕخنەیەکی ناوبەجەیە لەوەی کە نیە ئینسان کۆمەڵگەیەک محکوم کرد بەوەی کە بڵێ هەمووی شاعر ئێوە خۆتان نایە بەلای دەقەکانی ئێمەوە کێ هاتووە دەقی کوردی وەربگێڕێت یعنی من هەموو جارێ بۆ نوشتن مەسەلەیەکە گەڕەوە ئەڵێن لە هەسێ پارچەکەی کوردستانە یاخود باڵێن پارچەکەی خۆمان با بگرین ئێمە لێرە کورد گوێ لە فارسی ئەگرێت گوێ لە تورکی ئەگرێت گوێ لە عەرەبی ئەگرێت گوێ لە کلاسیک ئەگرێت ئینسانێکی زۆر فرەڕەهەندە و بەڕاستی یعنی یونیڤەرسەڵ ئینسانی کوردی یعنی گوێ ئەگرێت لە هەموو شتێک بەس بیانێنە بزانە یەک عەرەب بۆ بێنێ گۆرانی کوردی گوێ لێ بگرێت تورکیەکە بۆ بێنێ گۆرانی کوردی بەڵام هەموو قاوەخانەکانمان نیە گۆرانی ئەو کەلسوم و نازان کە چەند ئەو کەلسوم خۆشە مەسەلەکە لەوە نییە بەڵام مەسەلە لەوەی کە تۆ یعنی تەنانەت لە شتە بەسیتەکانە کە لەو ئاستی خوێندنەوەشان نییە لە شتێکە کە چێژی وەسیقایە کە ڕەنگە لە هەموو ئینسانێکە هەبێت ئەم چێژە سێرەکەی ئەم حاڵەتە نابەجەیە ئەبینیتەوە کەواتە وەرە لە دەقە سێری بکە و لە حەزەکە ئەبینی چەندی ئاڵۆسترە ئەم بیرۆکەیە سپاس زۆر سپاس مامۆستا لە ڕاستیە ئێمە کە باس لە ئەشکالیەتی خوێندنەوە خوێنەر دەکەین داتامان نییە بەڵام ئێمە بە شکڵێکی عام باس لە جۆرەکانی خوێنەر دەکەین لە ئاسی یەکەم ئەوەی کە ئێمە خاوەن کتێبخانەیەکی ڕۆشنبیری گەورەی لە مەجالی فکر و معرفە ئاسی دووەم کە ئەوەی دەست بۆ هەموو بابەتێکەبان لە ڕۆژنامەوانی لە شعر لە چیرۆک لە ڕۆمان سپۆریەکی بۆ دروست نابێت نابێت بە خاوەن دیدگایەک بۆ ئەوەی لە ئایندەیە بتوانێت چی بخوێنێتەوە چی بنووسێت بێتە سەر
خاڵی سێم ئەوەیە کە ئێمە چۆن قسە لەسەر وتاری تازەکەری کوردی بکەین، چۆن قسە لەسەر مێژووی خۆمان بکەین، چۆن کلاسیک بەسەر بکەینەوە، چۆن ئاگوری خۆمان بەسەر بکەینەوە، چۆن دیدگامان بەرامبەر بە شۆڕش چێ لە بەدرێژایی مێژوو هەموو ئەمان. ئەگەر مەسەلەی کەسایەتی تێکشکانی کەسایەتی ئێمە بە درێژایی سەدەی 20 وەکو میلەت کورد هەر ئینسانێکی دڵشکاوین هەر ئینسانێکی تێکشکاوین ببێ ئەو قۆناغانی کە پێ تێپەڕین ئێمە حەقەتەکەمان بەم شکڵە گوزەری کردووە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئێمە سەر لە نوێنەیەوە جاریشکە بە خۆمان دەچینەوە بزانین ئەوەی ئێمە بنیادمان ناوە لەسەر چ بنەمایەک. ئەمە قسە وڵامەکەی اسقاط کرد دەستی دژە پاڵەوانت کرد من لەگەڵ فکرەکەیانی لەبەری داندی دژە پاڵەوان نییە. داندی فیگەرێکی تەواو مستەقیلە لەناو تیۆری ئەدەبیە و ئیشی پێ ئەکرێ بۆ شێوەیە کە کەسایەتێکی مستەقیلە و نمونەی ئۆسکار وایلد هێنایەوە کە تەنانەت لەناو دەقەکەی ئۆسکار وایلدشە بۆ نمونە پۆرتریتی دۆریان گرەی ڕەنگەداتەوە. یعنی فیگەرەکەی کەوا کەسەکەیە کەوا ئەکات وێنەکەی هەتا بۆ کۆتایی وەکو خۆی بمێنێتەوە بە هەمان شێوەی داندێتی خۆی کە فرۆشتێتی لەناو واقعە لەناو واقعی ڕۆمانەکەیە ئەیوێت بە هەمان فیگەر بمێنێتەوە هەتا بۆ کۆتایی. دژە پاڵەوان بەکێ ئەوترێ بۆ نمونە دژە پاڵەوان ئەتوانین بڵێین نمونە دوێن ومە ئەتوانم لەسەر دەقەکانی خۆم قسە بکەم بۆ ئەوەی کە خوێنەرانی ئێرەش ئامادەبووان تۆزێکیانیش ئاشنایەتیان هەبێت. بۆ نمونە کاتێک کە بەسەرهاتەکانی خەزنە مەملوک باسەکەم خەزنە کەسێکی کۆیلەیە لە ڕاستێک کۆیلەیە کەواتە تۆ فیگەرێکی دژە پاڵەوانت هێناوتەوە. پاڵەوان نییە خەزنە لەبەر ئەوەی کە پاڵەوان بوون کۆمەڵی فاکتەری خۆی هەیە. دەبێت جوان بێت، دەبێت زۆر 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 لێزان بێت، دەبێت لەهاتوو بێت، دەبێت پاڵەوان بێت بە معنای قارەمانێتی ودەبێت توانای ئەوەی هەبێت کە دیفاع لە خەڵکی تر بکە وەزائیدە لەوەی کە دەبێت هەموو کۆمەڵگە دانی پیابێنێت کە ئەوە قارەمانەکە. ئەوە دانهێنانی کۆمەڵگە لەوەی تیۆریە من ئەم شتانە باسکە نەک لە جیرفانی خۆمەوە دەبێت دانی پیابێنێت کە ئەمە قارەمانەکەیە بۆ ئەوەی کە ببێت بە پاڵەوان قارەمان. کەواتە دژە پاڵەوان تەواو مستەقلە لە مەسەلەی داندیزم. جەناب باسی ئیسقاطت کرد من بڕوان بە ئیسقاط نییە لەبەرەوەی ئیسقاط وشەیەکە لە علم النفس بەکارێن. عەلی کەمال هەیە کە کتێبی هەیە علم النفس کامل و ئەوانە زۆر بەباشی باسی وشەی ئیسقاط دەکەن. وشەی ئیسقاط یعنی حاڵەتێکە کە من خراپەکان و ئیسقاطاتەکانی خۆم ئەوەی بە ئیسقاط بەکارهێنێ ئەڵێ هەموو خراپەکانی خۆم هەموو کەم و کوڕیەکانی خۆم دێم چی دێکەم فرێ دەمە سەر بەرامبەرەکەم لەبەرەوەی هەست بە نوقسانی و بە کەمیەکەم. ئەمە لەم حاڵەتانەیە خوێنەر ناکرێتەوە. خوێنەر فکرێکە ئەکرێت یعنی زۆر سادە بێت و ئەشکرێت زۆر زۆر ئاڵۆز بێت، ئەکرێت زۆر زۆر عادل بێت لە بۆچوونیە و ئەشکرێت زۆر زۆر ناڕەوایانە حکم بدات. خوێنەر بۆ نمونە لە وەکو مارگەریت دۆراس لە هەموو شوێنێکە مەسەڵەن نووسێتی لە کۆمەڵی بابەتەکانی ئێستا دەقەکەم لە پێش چاو نییە مارگەریت دۆراس بۆ نمونە چەقت لێک شتێکی زۆر زۆر گەرمەکە ئەڵێ تەنانەت لەکوێیە تۆ دەقەکە بخوێنیتەوە کاریگەری هەیە. یعنی ئەگەر بۆ نمونە جەناب ئێستا کە لەناو ئەم کتێبخانەیە بڵێن 20 دقیقی تەرخان کرد بۆ 3 لاپەڕە یعنی لەوانەیە تەواو چێژ لەو 3 لاپەڕەیە ببینی بەبێ ئەوەی خۆشت بزانە. بەڵام چیتە ماڵەوە لەسەر جادەکە تووشی شەڕێکی زۆر زۆر ناخۆشە بیت کە گەیشتیتەوە ماڵە تێ تەواوی دەقەکە یەکسەر فرێ بێت. یعنی پێت ئەڵێ ئەمە قسەی تیۆریە یعنی ڕاستیشە یعنی محکومە بەوەی کە خوێنەر محکومە بە مەزاج بە شوێن بە کار بەوەی چۆن چۆنی ئەیخوێنیتەوە بەوەی بۆ نمونە کە تۆ لەوانەیە ڕقت لە نووسەرەکەی بێت. يعني هەروە لله في لله وەکو عەرەب دەڵێن لله في لله لە خۆت ڕقت لە نووسەرەکەیە. هەندێک من هەندێجار بەرەوەی وا بووم کە وەکو ژنێک مەسەڵەن بەرەنگارتەبنەوە کە تۆ مەسەڵەن واسێک دەکرد کە تۆ ژنێکی ڕۆمانیوس ئەکاتە ئەوەی کە کایەی پیاوی داگیر کردووە لە ڕۆمانەواتە بواری ڕۆمان بوارێکە کە تەواو لە دینایە لە حەقی پیاوایە خاکێکەوە ئەو ڕۆژە لە کۆڕەکەی هەولێرش باسی ئەوەم کرد کە چۆن فیگەرێکمان هەیە پێوترێ فیگەری ئادەم و حەوا ئادەم ئەسڵە حەوا لە زڵ ئێوە دروستکەوە کەواتە کۆپیە. ژن ئەم وێنەیە لەسەرەوە هەتاکو خوارەوە واری دەبۆ ژن وا سەیرەکرێت کە هەمیشە کۆپی پیاوە
أصلا كنية لقوالي نسين يجدا كجرابة طلي من أورها باموك دوزمو أخرنا ما تشيش بدو كس هناك تحزي أو هناك بعد بكي يأخذ نقولين هناك كولي دولار أورها باموك نسري جيجا يكمان نسري جيزو زور كبير بلا بعد نسري باشش من هنا أنا أنكم كي خمان ومن أتوانم يعني ما بخوم دم لجرابة بس نشك كثير من التوينتو كاك علي التواب يعني توك مثلا يقدر يكتوى شد لك بدين يعني ضرائي من لك بقى الحكم ده بس الجناب تدبير يعني فرضي كما سرد فانا حسب فرضي كما سرد ده بيجي كتير مكان الخير لا بس مثلا كتير بكلمة راسل شو ما ويكك بكنا المخون نسال جيم ستريس فون بس هاتوا كوليسي جيم ستريس خلنا توا يعني بسير شارجة لأخيرا كجاري كان لباريس بون دانشتن لسري بوردي بقلم بورقة بنظارتي كان سري دانشتن يعني سري كنت أفكر يعني كارساتي كي خوكانتو لدني أدبا وإما أبي أكل أما دبي براسي سري قد تبي حوصلتها بي ودانشي لقد تبخير وبزاني وقت يمكن لسرتك سكان ما لأن يواني الاستكان بخير تبزاني بو المسرع وسباسك بنياز نبوو شوێنەکان وەزم جا بدایەوە نەسی سادە داقی سادە فعلا ڕێگە بە تۆ نادەبێتەوە من نمونەیەکەدەم مارکیز لەسەر ساڵتەنیایی ناوێکی هەیە بۆ 6 پاڵەوان تۆ ئەگەر دەفتەرێکت پێ نەبێت بیر نەکەیتەوە بەڵێ يعني ناوەکە ئەم پاڵەوانە لە چپتێکە تۆ چی خوێنیتەوە نووسەر دەبێت ئەم فەزایە دەستکات ئەمە بۆ تۆ بکە بیر بکەیتەوە ئەمە ئەم پاڵەوانە بۆ واکە ئەم ناوە بۆ دووبارە بێتەوە بۆ وا ناکە ئەم بۆ لێوایە بۆ وایە بەس ئەم بۆ کورتە بەڵایەوە بەرزە نەزانم ئەگەی نووسەری سادە بە بڕای لەفعلە شت دروست ناکات ڕێگە بە تۆدا تۆ قسە بکەیت خوێنەر نابێ هەمیشە قسە بکات خوێنەر دوای دوای نووسی قسەکە دوای تێگەیشتن کاتەکە زۆر فەرق کاتەکە بەرەوە کاک فەیسەڵ ڕۆڵی سیاسی لە مجالی خوێنەیانی بڕوا ناکەم سیستەمێکی سیاسی بێ دنیایە ڕێگە لە خوێنەر بێ بەتایبەتی نانێکە بڵێن بچین بۆ ئەفغانستانیش پشتیوانی بێ چەند شت کە بێت ئەوە چۆن لەبوومەیە کابوو من زۆر ئەوە ناچێت عەقڵمە بڵێن ئێمە سەدام و بەعس و ڕێگی لێگرتنەوە هەمیشە ئەم بیانۆ بینەوە نەماتوانی وا بکەین چکە وای نەماتوانی وا بکەین چکە حرەکاتی چەپ لەسەر دەبی سەدام و سەدەمی بەعس بەقوتر بوو ئەم شارە هەمووی چەپ و شوێری بوو ئەوە ئەم جارێ هەمووی گەنجەکان لێوە ڕاوەستان لەو کاتە لەم زکاتەکەن ئەو گەنج عەیزن بوو تێکەڵە بەڵام ناسم ڕەفیق بوو حرەکاتی چەپ بۆچی تەدقیقیان بابەتاکە بۆچی پاڵمەرێکی باش بۆی خەڵک خوێنێتەوە لەبەرەوەی حرەکەیەکی اعتراضیە داهێنان لەسەر دەستی چەپەکان ناتەوە هیچ نووسەرێک نییە چەپ دەبێت بەعەقڵی من بەڕێی من کە نووسەر چەپ نەبوو یا ڕەحنەگر نەبوو مشکلەی نییە لەگەڵ دنیایە کەسێک مشکلەی بێ بۆ نووسێ من تێناگەم ئێستا کەسێک لە قوبات جارێکیان پرسم قوبات تۆ مشکلت ماوە قوبات دەوێت زارخوا وتم کە تۆ مشکلت حاقە حاکمی و قوبات آخر بۆ شاعر بسی بەدا مشکلت ماوە پێکە یعنی ڕێی من نووسەر نابێ مشکلەی نەبێت بێ مشکلەی هەبێت کە مشکلەی هەبوو کەواتە ڕەخنەی هەیە قسەی هەیە بۆیە دەبێت دەبرەوە ئەو ڕای من ڕەخنە ینی دنیای بیرکردنەوەی جدی لای چەپەکانەوە سپاس بەخوا هیوادارم بۆ پاڵپشتی قسەکەی سیمکۆ لە کاتی خۆی لە ئێران شێخێکە بوو هەر کەسێک بچوات بات دەروێش ئەی دووشە عاشق بوو و شەقی عاشق بوو چێش هێن گەنجاوە چونکە کێشە دەبێ وەرداکەم و ئەحمەد ئەلحەمدانیش نووسەری ڕۆمانوسی سعودی لە ڕۆمانی ئەنتی کولێشە جەمیلە بێ ئەگەر بگەر بێتە نووسەر باشە بێ بچی عاشق بی دوای دابرانێکە بێ و تووشی کێشەی گەوری منجانی بنووسە کاسەرەکە يعني دكاتره يخش هموم اوانيك تصبر بس ماركسيات
ادبياتي ماركسيات يعني متفقين لسر هموش ما بو ختيار ربنا يعني خيدي دايما تولنا او يعني بوتا هيك بوتا بريك او في ناو بانجي اگر كسر دايك نخل دايتو تو ما كان كوادر عمل جوري كذا جوري عمل جوري بلان الراستيا يعني خوش كم يلي كاكم حمل يلي فاني كسبران يلي أتوان قصة لسه كان يعني براسي كاكم حمل كليري باسي روزي كبر باش تشي تيجي لسبينوزا تشي تيجي لفريد من زور من عالم سياسة صار شو صار من بلان الراستيا يعني من خلال كدسي بيكردوا لا بينجوش صار ولا دسم بيكردوا وكويك كاردانا أو ما سكتتو كتب خانة يلا ما هو بلاد هي كبر كان أخيرنا لو من باكم نقول بس كان أخيرنا منا حتى كان محمد كبير القلب براسي خيرنا بيش يعني ببلدواني خيرنا ولا ماني يعني أو خيرنا نقطة كاتوك وبتاعك نقطة كابوتو وزايد لو يتواي أو بالدور تدو خود يعني يا خود تبي وكنجي وكنجي وكومان وشو دروس تبيتو عمل بلوا يعني إسلامي كان شيء نشك يعني يك جور خيرنا دايك مثلا لغاسية يعني بروح ولا شعبي كتير كشلاني أو يعطوا عليهم نوصل هميشه خواستي قرآنية والله ناتوانش قرآن چونك تول مركزي بصلاة تانية تول مركزي بالياداني تو مجرد إنسان خواست تريبو كشتيك بقولي لمدنيا كرمان الرسموة فعلا لمش ما أويا كمان الرجال خزنا منكو آية أتوانم في جيلي كويليك بورو جين بيقولوا أتوانم في جيلي جني كي قيلة لنا كمالا بقولوا كتونسوني سيركلي يعني كتو أواكي خواستكي خوتا وكو مساري وكو باقراند خوت وكو أوي من برامبوني كمثلا رومان فلسفة دبلوماسية برامتو فلسفي كخوت لنا رومانا واتا رنگدانوي فكري خوت لنا رومانا كان دو أبيني كرومانا كان بلوش أصلا بيبي شري أصلي كبي وتشوني كسر مثلا أو لعنا أكيد أوي كاكسران نقصانية رسالي أن بيخوت برام أقل من برامانية كاكسران كا أو الدولة حكومة الدولة وزارة بكخيرنا ترسكان الأسيا يعني خيرنا بطور آزاد أنا ويك شيء أخير تربية اللي بدايته وثمان يعني بلى ولا كشاش خميت كشاش ولا كاي خدونا ده خميت أو خامة براسي جوازة شو يعني أكيد بلى خميت كشتي يعني لما كشيء زمان يعني لما حسابك كيك أصلا لما كشيء مسهل لنا يعني خيرنا يكتشون بشيء كتير بكري كاكا نيتي بارينيا كتير راسك هسه ضد اشتكي بيوتي سياستي فرهنگي حكومتي كردي سياستي نيرو فرهنگي وزارة الجهة خلق تعيينها دوامك وعندك أزراعي ما يقيم أخوانه ثقافوني وزارة الثقافة شيء إنتاج خلنا ما تشد نسبة خلنا بنا الراسية سياسة فرعية نية وقتون مثلا فالولدش سياسة الشيء بوي مناو إعداد له مستقبلا زي دراسة يقدر عندنا مثلا يعني كان تشوفوا يا أخي نبدو بوي مش موظف من القناة يجناك متو مش هو موظف ما فين كذا يلاقي وزارة يقول هذا وأنا جالس براسي دەسیم لە خۆش وێ کاک ئاسۆ بەڵێ وارەسان دەستان خۆش من پرسیارەکەم لەوەیە ئایا خوێنەر نەماوە یان بە ڕێژە خوێنەر کەمی کرد بۆ نمونە هەمویان بە کەیف خۆیان کاکە جۆر دەکات پرسیارەکە بۆ لا ماما بالتوالي وبالبعض موعدنا أنا بكتب سياركم نروي ما بس تملويا كاتي خوي أليرة مكتبي عصوها بمو ببالي كارمان ويا ناو وديواني في نفي فضلك حبيه في زواج تزيد لك دانا تواتر رياجة كلها كبيرة أما برسالك دوم آية أما شيء قردوني وجودية يا بس جمعي كذا ومن جماعة أمشي شيء قردونية همو الدنيا يقولوا هم دور كوتو لذا هسه كم خلق برو أكشن خلق تالي خلق طاقتي وينما لم دنيا زمان أما يكدو أجر وانا في بونو سريشي فرنسي وك آلان
مجبور کراوە بۆ کتێبێک دەرکە بە ناوی سیستەمی پوچگەرایی من پێم وایە ئەم کێشەیەکی گەردوونیە و هیچ ڕەنگە دنیای بگرێتەوە نەک بە زێبان پرسیارێکی ترم ڕاستە و خۆ بۆ کاکسم کۆن ڕووبە کاتێکەوە خوێنەری ئێمە زیاتر شعر و ئەمانە خوێنەوە پێما بێگە من حاڵی نەک بابەتی فکری و فەلسەفی من بۆ خۆمە خوێنەرێکی شعری بە تایبەتی گەنجەکان و بە تایبەتی باشوور و ڕۆژهەڵات ئەوەی منەی بینم تەواو بە پێچەوانەوە ئێستا سەیرەکەی لە تێکستێکی زۆر کورتە دنیایەک معریفە و فەلسەفە باسە ئایا تو پێت وایە ئەم باسکردنە ئەم چەپکردنەوەیە لە شاعران ئێستا وەک گوتم گەنجەکان کە توانیوێتی لە دەقێکی چەند خەتیە فەلسەفەیەک فکرێک بێنێ ناکە ئەوە شەر ناکە بابەتی فکری دەستان زۆر سپاس کاکە ئاسۆ لە ڕاستیە کێشەی کەمی خوێندنەوە کێشەیەکی گەرمونیە بەڵام هەر کەس لە نطاقی مجتمعی خۆی باسەکە من لە سەرەتاوە ئاماژەم بۆ داخل ئێستا ئێمە کاتێک کە باس لە کەمی خوێنەرەکەین هەر یەکێکمان لە مەوزوعی خۆیەوە ڕاستە ئەکات من باس لەوە ئەکەم بەڵام کەمی خوێنەری ئێمە پەیوەستە بە فکر و معریفەی ئێمە کاتێک کە تۆ خۆت بەراورد بە وڵاتانی ئەوروپاکەی کتێبخانەی کوردی هەژارە بۆ پێوەرەی کە تۆ بە قۆناغی کۆمەڵایەتی فەرهەنگی سیاسی سەدەی 20 بەم شقڕە تێپەڕی کەواتە ئەوەی ئێمە ئاماژەی پێدەین لە هەرێک لە دینی خۆیەوە یەکێک لە بواری ڕێژەییەوە یەکێک لە بواری فکریە و یەکێک لە بواری معریفە بەڵام لە نەتیجەیە فعلاً کێشەکە کێشەیەکی گەردوونیە بە تایبەتی بۆ ئێمە گەردوونیە لەبەرەوەی لە پڕ يعني ئەوروپا بە قۆناغ بە قۆناغ تێپەڕیوە کاتێکە تەکنۆلۆژیا گەشەی کردووە بەڵام ئێمە لە پڕ هاتە ناومان کە لە پڕ هاتە ناومانەوە ئێمەش کێشە غەریزیمان هەیە کێشەی گەرونیمان هەیە کێشەی پەروەردەمان هەیە کێشەی سیاسیمان هەیە کە ئەمانە هەمووی لە پڕ پەن دەخواتەوە ئەتەقێتەوە بۆ ئێوەی ئێمە باسمان کرد بەم شکڵەیە ئەیتر نازانم پرسیاری تر ئاڕاستی هەبوویانە لا وجوابادەمەوە باسی ئەو نەکرد کە خوێنەری شعر خراپە من وتم ئەو دەستگایانەی کە دیێن لە میسر و لە سودان لە مەغرب لە پرسیار لە من لەگەڵی ئێوە بۆ خەیکی شعر دەکەنیا بۆ کتێبی فکری ناکەن ئەخ دیارە خۆ کابرا کتێبی فکرێنەوە یەک لیستی کتێبی فکرێنەوە بە دەگمەندی پڕ دەیکرێت قسەکەم لەسەر ئەو بوو بۆیە بێژنان بۆ خۆم شعر بس بوو شعر شەفێنەوە دەنمە لەوە دژی ئەو بابەتە نین بوو برد بەکورتی ئەڵێن بۆ کاک ئاسۆ یعنی تۆ پرسیارەکەت وایە ئەڵێ خوێنەر ماوە نەڵێ بەڵێ خوێنەر هەر ئەمێنێ يعني حتى كتابي الكترونيش بيت بتلفونش بيخينته خلال هذا امانه وزائدا قوي من بروان قايا وراند زول كشبين بالمجامع ولا قاعدته خلاص اما انا هم قناعك نشانه كامروبيه توشي بزاريه بالتكنولوجيا توشي بزاريه بالمشتري كهيا تيربيت لم ينبغي حاليا او تبون دروس بوتول بۆ من بۆ خۆمەتا کاردوز و خەڵام نەبێت تا ئێستا لەسەر بەڵێ ئەوەی جیلی ئێمە خۆمان وایە بەڵام ڕەنگە جیلی تازە دەبێت ڕێزی لێ بگیرێ بۆ ڕێز لە بۆچوونەکانیان بگیرێ چونکە ژیانی ئەوان خێراترە ئەکرێ مەسەڵەن ئەوان بۆ قەناغیان بڕۆن بەڵام هەرەکانێتەش خوێندنەوە وەرەقەکان سپاس سپاس جەماعەت سەفەریان لەبەرە و زۆر بەلایانە ئەگەر بگرێ زۆر ڕاستە مامەستا بەخێر هەرچێکمان هەرچێکمان لە بوعدە ئەدەبیەکەوە باس ناکرد بەڵام من لە نیوەی ڕێ بووم قتارەکەمی ڕاگرتمەوە من باسی جەماعەت تاقیمە کرد کە چۆن بۆباری ڕۆژنامەیان دروست کرد و ئەو مەجموعەیەی کە لە سەردەمی ئیمپراتۆری عوسمانی کە دروست بوون و محاربە کردن و چەندین خەڵکیان لێکوژرا يعني ئەمانە هەمووی هەیە لەو کۆناغانەیە ئەوانە بوون کە گۆڤاریان دروست کرد ڕۆژنامەیان دروست کرد مەطبعەیان هێنایە تووشیا ئەمان هەبوو بەڵام من تەنها باسی مفەکرم کرد لەسەر ئاسی فکر و ئاسی معریفە ئەو فەیلسوفێکی کرد ناتوانێت لە قۆناغی لە سەدەی هەژدەیە ئێمە سومان تەنها لەو ماگۆ بۆ ئەجنا شاکستان و کاکە لە کۆتاییە ئەگەر پانێڵەکەتان بەدڵ بۆ سوپاسی هەرسێ بە ڕێزان بگەن
اگر بگو تنش نبود که لیلا ممکن ما نکار بسر خوارت